سلااوتان لە بێم کاتتان باش بەڕێزان من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشڕەوان هاتمەوە خزمەتتان. کە چاو بە مێژوو داخشێنینەوە زیاد لە هەر شتێک بەرململانەکان دەکەوین. زۆر جار مێژوو تەنها گێڕانەوەی حکایەتی ئەوانە بووە کە هێز و دەسەڵات بەدەست بوونە. کەمترین گێڕانەوە بۆ ئەو ژنانە کراوە کە چیرۆکێکی تراژیدیای سەختیان لە پشتەوە بووە. ئەمڕۆ ژنێک میوانمە لە پرۆگرامەکە میوانە ئامادەیە کە چیرۆکێکی تراژیدیای سەختی لە پشتەوە بووە لە هەمان کاتدا نمونەیەکێکە لەو ژنانی کە مێژوویەکی دوورودرێژی لە خەبات و ڕەخسنەکانێکیدا هەبووە. یەکەم ژن بووە کە لە شاری کەرکووک پەیوەندی بە کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستانەوە کردووە. ئەوەشمان بیر نەچێت کە هاوسەریەشێک لە شەهیدە قارەمانەکانی یەکێتیە کە ئەویش شەهیدی نەمر شێرزاد جەباریە. ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەکی کراوەی لەگەڵ ئەنجام دەدەم ڕۆژگاری تاڵ و شیرینی وە بردێنمەوە. ئەویش گەلاوێژ عەبدولجەبار مەجیدە ناسراوە بە گەلاوێژ جەباری کە مامۆستا و پارێزەر و لە هەمان کاتدا لە ئێستادا ڕاوێژکاری یاساییە لە ئەنجومەنی ناوەندی یاسایی لە شاری سلێمانی کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە گفتوگۆیەکی کراوەی لەگەڵ ئەنجام دەدەین. سڵاو لێ بێم کاتت باش خاتو گەلاوێژ سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لە ئێوەش زۆر سپاس بۆ ئەم بەرنامە جوانە دەستان خۆش بێ هیوای سەرکەوتن بخوازم. زۆر سپاس دووبارە دەست خۆش بێ. پێشەوەی دەستکەم بە گفتوگۆکان پێم خۆشە سیڤێک ئامادەیە سەبارەت بە ژیانی تۆ با پێکەوە بینەری بین دواتر گەڕێنەوە وڵاتان. ناوی تەواوی گەلاوێژ عەبدولجەبار مەجیدە ناسراوە بە گەلاوێژ جەباری. لە ساڵی 1954 لە شاری کەرکووک لەدایک بووە. خێزانی شەهید شێرزاد جەباری بووە. خاوەنی بڕوانامەی بەکالیرۆس لە یاسا و دبلۆمە لە پەروەردەدا. لە ساڵی 1972دا یەکەم ژن بووە لە کەرکووک کە پەیوەندی بە کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستانەوە کردووە. ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان بووە بۆ ماوەی 13 ساڵ. ئەندامی سکرتاریەتی یەکێتی ژنانی کوردستان بووە و سەرپەرشتی هێزی پێشمەرگەی ژنانی کردووە لە دروستبوونیدا. لێپرسراوی ڕێکخراوی هەتاو بۆ گەرمیان بووە کە یارمەتی دەگەیاندە کە سوکاری ئەنفالکراوان لە کفری، سموت، کەلار، شۆڕژ، بناسڵاوە دارەتوو. ماوەی 10 ساڵ ئەندامی مەکتەبی مافی مرۆڤی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. 2 ساڵ ئەندامی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بووە. لێپرسراوی ڕێکخراوی هیوا بۆ گەرمیان بووە کە منداڵانی ئەنفالی فێریکاری دەستی و کۆمپیوتەر دەکرد. 6 ساڵ ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بووە. 2 ساڵ لێپرسراوی ئەنجومەنی باڵای داکۆچیکردن لە مافەکانی ژنان بووە کە ژیانی ژنانی دەپاراست لە مەترسی کوشتن. کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستانی بووە لە پارێزگای کەرکووک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2010دا. دووبارە سڵاوتان لەبێ بە ڕێزان گەڕاینەوەلاتان بۆ ئەوەی کە گفتوگۆکان بەردەوام بکەین سەبارەت بە ژیان و ئەزموونی کارکردنی ئەم خانمە کە ناسراوە بە گەلاوێژ جەباری. بەوە دەست پێ دەکەین بە شارێکی شاعر شێرکۆ بێکەس کە لەسەر تۆ نووسیوێتی. ئەگەر لە چاوی جەباری وردبیتەوە گەلاوێژێک ئەبینی ماچ ئەو گوڵە فرمێسکێکە سوور سوور وەکو یادی شێرزاد. خاتو گەلاوێژ ئەمە شعرێکی یاخود تێکستێکی شاعری مەزن شاعری مەزنی کورد شێرکۆ بێکەسە لەسەر تۆ نووسیوێتی. چیرۆکی پشت ئەم شعرە چیە ئەم تێکستە چییە کە بۆ تۆ نووسیوێتی؟ لە ڕاستیە خۆلی یەکەمی پەرلەمانی کوردستان کاک شێرکۆش یەکێک بوو لە ئەندامانی پەرلەمان. خۆی دوو تێکستە هەرێک تێکست نییە بەڵام بەداخەوەیکی چیان لەناوچووە. ئەمەی کە ئێستا جەنابەت خوێنتەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ڕۆژێکیان لە ماڵی جەنابی مام جەلالی یادی بەخێر دانیشت بووین چاوەڕێمان بوو بێت کۆبوونەوەمان پێ بکە. دیار بوو مامیان بان کرد بۆ ئەو دی و ئیشیان پێ بوو. من داڵغا بردوبوویەوە. ئەویش بە سەدفە بەرامبەرم دانیشت بوو ئەو نەمزانی وەرەقەیەکم بوو هات ئەوەنیا دەست بەدەست هات گەیشتە دەسم کە کردمەوە ئەم تێکستەی نووسی بوو. منیش هەستام ڕۆیشتم بۆ لای وتم ئەمە وا نابێ کاک شێرکۆ زۆر سیر بوو بەلای بۆ نابێ بۆ نابێ وتم ئەمە ئەبێ تاریخ بنووسی ئەمە بێت تۆقیع بکە ئەمە بێ ناوت بنووسی ئیتر ئەو تاریخ و تۆقیعشتا بەڕاستی خۆی کردوێتی. تێکستی دووەم من کە چوومە پەرلەمان کە هاوسەرەکەم شەهید کرا بوو هەر جلم ڕەش بوو کە ڕۆیشتمە پەرلەمان. ئیتر ئەو دیار بۆ منی تەشبیه کردبوو وەصفی گوڵێکی ڕەشی کردبوو. بەداخەوە ئەو تێکستە نەماوە لەگەڵ ماڵەکەمانە لە شەڕی ناوخۆفەوتە. وێنەیەم تێکستەشە بزانم ماوەکو بەڵگەکە لە 27 سێ ساڵی 1994 نووسراوە شاعر شێرکۆ بێ کەس ئەگەر هاوکارانمان بیکەنەجەوە بۆی بینەرەکانمان پێی ئاشنا بن. هەروەها سەبارەت بە هۆنراوەیەکی تر کە شاعیر حەمەی کاکەڕەش لەسەر تۆ نووسیوێتی
شعرێکا خوێنینەوە دواتر چیرۆکی ئەم هۆنراوەیمان بۆ باس بکە کە لەسەر تۆ نووسیوێتی. هۆنراوەکە بە ناوی ژنێک لە باران. منداڵ بووم باوکم نەبوو خوش بۆ هەتیوان دەگریا ئەو ڕۆژەم هەر لە بیرە باران بە لێزمە ئاباری چاکەتێکت کردە بەرم بۆت کڕی بووم وەکو دیاری لەو ڕۆژەوە هەر کاتێک بارانە بارەیە تۆ کەویتەوە بیرم جیاتان ناکەمەوە لە یەکتر باران و تۆ باران وەک تۆ میهرەبانە و تۆش وەک ئەو پاک و جوانی ئەرێ تۆ ژنێکی پڕ تەنیایی یاخود هەرخۆت ڕۆحە تەنیاکەی بارانی. ئەمە شعرێکی شاعیر حەمێد کاکەڕەشە کە بۆ تۆی نووسیوە لەم هۆنراوەی ئەومان بۆ دەرەکەوێت چیرۆکیەمان بۆ دەرەکەوێت کە ئەم منداڵ بۆ تۆ وا دیارە دیارەکەت پێبەخشیوە پێمان خۆشە لە زاری خۆتەوە باسی بکەی بۆمان بگێڕیتەوە. لە ڕاستیە من ئەو کات مامۆستا بووم لە چەمچەماڵ حەمەش خۆی وەکوتنی کاکە حەمە ینی حەزەکەم پێی بڵێم کوڕێکی زیتەڵە و ئێسک سووک و جوان بوو من هەلو کاتەوە خۆشمەوێ بە بەردەوام هەتا ئێستا من بیرم نەماوە ڕاست ڕەنگە یعنی ئەو شتەی کە خۆیڵێتی من چاکەتێکم بۆی کڕیوە خۆم بیرم نەما بوو بەڵام بزانام 1-2 ساڵ پێش ئێستا ئێمە طبعاً ئەو پەیوەندیمان هەر بەردەوامە دیارە بە شێوەیەکی جوان ئەو شعری بنووسی بوو بۆ میناردبوو لە فەیسبووکەوە ئێمە طبعاً تا ئێستاش هەر پەیوەندەکانمان بەردەوامە و جار قساکەین لەگەڵێکە ئەوانە چیرۆکەکەی بۆ واگەڕێتەوە من یعنی شتێکم بۆی کردو بەڵام ئەو لە بیرینم ئەو بیریمەوە من بیرم لەمەوە لە سەردەمی خۆیان یعنی ئەو دیاری ئەوەندە دڵخۆشی کردووە بە تەکید گەورە بۆ توانێتی بە تێکستێک وەسکیتەوە بکاتەوە دڵخۆشی خۆی ئەو هینە بداتەوە بەڵێ دیارە. بەڵێ باشە خات و گەلاوێش بابینە سەر ئەدەبیات هۆنراوە سەودات لەگەڵ خوێندنەوەی شیعرایە خود خوێندنەوەی کتێبا چۆنە بینت لەگەڵ شعر یاخود شعر نووسین دەوترێتکەوە تۆ تێکستە نووسی بەڵام بە زمانی عەرەبی ئەگەر ئێستا تێکستێک لەبیر بێ بۆمان بخوێنیتەوە کە بە عەرەبی نووسی بێتت. لە ڕاستیە من بەتەکید یعنی حەزم لە زۆر لە خوێندنەوە بووە دێمەوە سەرباسەوەت بۆکەم لە متەوەستە بووین جاران من تەوان خۆم لە گەڕێکی شۆرجە گەورە بوومە لە شۆرجە مەکتەبی متەوەستە نەبوو متەوەستەی کە بوو لە مەسەڵا پێوترا متەوەستەی قەلعە من لەوێ بووم مەکتەبەیەکمان هەبوو من زۆر کتێبم ئیستیعارە ئەکرد کە ئیستیعارەمانە کرد ئەو زمانە ئەوایە تۆ تۆقیعکەی تا هەفتەیەک بۆت هەبوو کتێبە لەلات بێ لە دوای هەفتە ئەگە تەجاوزی بکردایە ڕۆژانە چەند فلسێک ئێستا بزەبت بیرم نەما ئەو کاتە زمانی فلس بوو ئەبوایە غەرامە بکرێ ئەم غەرامانە کە ئۆکراوەوە سەر لە نوێ کتێب ئەکڕایەوە بۆ مەکتەبەکە ڕۆژێکیان مامۆستای عەرەبی سەیری سزلەکە ئەکا ئەبینێ لەسەرەوە تا خوارەوە گەلاش هەمووی تۆقیع منی بان کردوتی تۆ حەزت لە خوێندنەوەی وتم زۆر وتی ئەم هەموو کتێبەت خوێندوێتە وتم بەڵێ وتی ئەتوانم 1-2 کتێب لەگەڵتان مناقەشە بکەم وتم بەڵێ دوای ئەوەی کە مناقەشەی کرد و زانی یعنی من ئەو خۆشەویستیم هەیە بۆ خوێندنەوەانە هەستا منی کرد بە مراقبی مەکتەبەکە مەکتەبەکە لە قاعێکی گەورەیە بوو یەک یعنی هەموو دیوارەکان مەکتەبە بوو چەند مێزێکی گەورەشی تیا بوو ئەمە نەم دڵ پێ خۆش بوو خۆم پاکمە کردەوە ئەو بڵێن ئەو سەرمێزانەمە بردە ماڵەوە ئەم ششت یعنی خزمەتێکی مەکتەبەکە ئیتروتی لێ ئێستا بەدووە تۆ غەرامە نادەی چەندێک ئەخوێنیتەوە بڕۆ بخوێنەرەوە ئەو کە غەرامەی لە خوێندکارەکان ترش وەرەگیرە ئەوانەشی ئێدا بە من ئەوی تۆ بڕۆ کتێب خۆت بە زەوقی خۆت کتێب بکڕە ئیتر لەو کاتەوە من حەزم لە کتێب بوو لە دوای ئەوەش چوومە ئەعدادی چەند ڕێزان لە ئەعدادیش دیار بوو ئەم پەیوەندی بە مامۆستای عەرەبی ئەوێ کردبوو لەوێش عینیان کردمیان بە مراقبی مەکتەبەکەی چەند ڕێزان بەڵام لەوێ بەڕاستی قاعە نەبوو ژرێکی بچووک بوو ئەوەنە چەپیش بوو جێگاکەی ئەوەنە یعنی هینی نەبوو وەکو ئەمە نەبوو ئەمە زۆر خۆش بوو هەم لە ناوڕاست ساحەکە بوو هەم ئەو کاتت خەڵکی ترش حەزی لە خوێندنەوە بوو هەر من نەبووم ئەمەیان لە ڕووی مەسەلەن خوێندنەوە کە حەزم لە خوێندنەوە مەسەلەی شعر من حەزم لە شعرە زۆر خۆم هەندێ جار بۆ شتێکی معاناتی شخصی خۆم و ئەوانە تعبیر لە ژیانی خۆتەکە زیاتر خۆم بڵێ من ڕاستی بڵاوشم ناکردەوە کاتی خۆی ڕۆژێکیان ڕەفیقێکم ئێستا لە ئەمریکایە سەباحەت تاهر ئەویش لێرە ڕێزوسڵاوم بۆ هەیە دانیشتبووین لە یەکێتی ژنان دەفتەرێکم بەدەستەوە بووە کاتی قسەکردن دەفتەرەکەی لێم وەرگرت بینی چەند شعرێکی تیاوت ئەمانە چییە وتم ئەمانە شعرە وتین چی وتمی خۆمە وتی بۆ بڵاوی ناکەیتەوە وتم بەڵاوی ئەمە معاناتی شخصی خۆمە من چۆنم شتان لە بڵاو بکەمەوە واتە لە بەرەوەی کە بڵێن تایبەت بوو بە ژیانی خۆت نەتوانیکەوە ئەمانە بکەی بە بەرهەمێک و بیخێتە بەردیدی خوێنەوە یعنی ئەو کاتەشدا بوونەریتەکەەوە بۆ ڕەنگە ئەوە بڵاوکەیتەوە خەڵک معاناتەکەت بەشێوازێک تەفسیر بکە ئەوکە
ئەو سەباحەت خان هەستا زۆر تەشجیعمی کردی نابێ ئەبێ تۆ ئێستا معاناتت هەیە ئەندامی پەرلەمان معناوێ معاناتێ ئەبێ ئەمانە بڵاو بکەیتەوە دێتە بیرم یەکەم شعری عەرەبی العشق الأزلی لە جەریدی ئیتیحاد بڵاو بووە بڵاو کراوە بەڵێ دواتر کابرایەکی فەڕەنسی هەبوو ئیعلامی بوو هاتبوو بۆ پەرلەمان منی بینی خەریکی ئیشی ئەنفالە منی بینی هاتە یەکێتی ژنان من لەوێم هاتە پەرلەمان من لەوێم ئەنجا ناومی نابوو نایس لەیدی ژنە جوانەکە ئەنجا هاتوتی من هەموو شتێکم لە تۆ بینی جەریدەی ئیتیحاد نازانم چێ بۆی جێڕابەوە بۆیان شەرح کردبوو هاتوتی من ئەمەم بینیوە ئەمەم ئەوێ بەدەسوخەت خۆت بۆم بنووسی من ئەیبەم لە جەریدەیەکی فەڕەنسی بڵاوی ئەەکەمەوە تەرجمەیکە خەتت زۆر خۆش خاون خەتێکی زۆر جوانی بەڵێ ئەوش برادرەکانم زۆر باس لەواکەن کە تەنانەت کاکەیاد ڕێزم بۆیە حاجی نامی مقڕی کوتلەکەمان بوو لە پەرلەمان ڕۆژێک وەرەقەیەکی بەدەسەوە بوو بینیم تر نازانم زانی بووی منم یان نەیزانی بۆیان نازانم بەڵام وتی چیە خەتی لە خەتی من جوانترە لەم پەرلەمانە من ئەبی اختیالیکەم من سەری وەرەقەکەم کەسیم کە خەتی منە چۆمە پێشەوە وتم کاکەیات ئەوە منم خەتی منە چۆنی اختیال مەکەی وتی ژن و ئەمەە خەتی جوان بتم بڵێ من ژنم و خەتیشم جوانە و بزەم چێڵێ دای پێم وت کاکەیات خۆی ڕسامێکی زۆر باش بوو نازانی سەڕسمەکەیانە وتم خۆت نازانی قاعدەیەکەیە هەموو ڕسامێ خەتی جوانە بەڵام شرت نییە هەموو خەتاتێک ڕسام بێ وتی وڵی خۆ ڕاستەکەی ئیتر خەدوانەکەشینەوەیە عموما لێمت پرسیار کە شعر بە عەرەبی ئەنووسی من زیاتر دراسەکەم عەرەبی بووە یعنی بە هەردوو زمانەکان نووسم عەرەبیش نووسم کوردیش ئەنووسم زۆر جار لە فەیسبوک و پێم بڵێن کە کوردی ئەنووسم خەڵک داوام لێکە تەرجمەی عەرەبی بکەم یان بە عەرەبی نووسم خەڵک پێم بڵێ بۆ بە عەرەبی نووسی من بە هەردوو زمانەکان نووسم ڕاستی ئەگە پێت خۆشە پێمان خۆشە ئەو تێکستێکە خۆت نووسیوتە تێکستێکی عەرەبیمان بۆ بخوێنیتەوە ما تكستيكا بس لتصورانيك الانتظار لا تنتظر لم يبق مني ما يستحق الانتظار أنا ريشة عصفت بها الرياح ليلة جوف الصباح روح قيد الاحتضار أنا لم أعد أنا صرت نفحة ذكريات احترقت دون نار شعريكي عربية باشا تكست بكردي هي بلين بكردي شعر نسيوه بەڵێ شعر نووسیوە ئێستا لە بەردەستای بۆمان بخێنیتەوە لە بەردەستمەیەکێک ئەمە بۆ هاوسەرەکەم نووسراوە بەڵام شعری تر زۆر هەیە کوردی تر ئێستا هەفریای ئەمە کەوتم ئەمە باسی بۆ ساڵیادەکانی شتی بۆ نووسم ئەمە بە ناوی کۆچە تۆ ئاگات لە حاڵی من نییە ئەم ڕۆحەی من وا بەرەو ئاوابوون دەچێ نازانم لاویم لەکوێی ژیانمدا لێون بوو بێتۆی ئۆقری لێ بڕیۆم پیری کردم نەشتەری مەرگ بەزامی جەرگ ماڕۆ دەچێ چیایەک لە ئازار بە هەناوە ماگوزەر دەکا ژیان چیتر خۆشیکی تیا نەماوە ئەی ئەو چەتری کە دەتشاردمەوە لە لێزمەی ئەندێشە و خەفەت تۆ ڕۆناکیەکی بێسنوور بووی بۆ دێتێشتم لە نێو زوڵمەت و گێژاوە ئاوی هەموو دەریاچەکان ئەم ئاگرەی لە دەروونما داگیرساوە ناتوانن گڕەکەی کب بکەن بیکوژێننەوە ئێستا ماڵە گەورەکەی عیشقمان سارد و سڕە تەنهایی خەریکە پێیم پێدەبا ئاخ لە چه حاڵێکدا بەجێ تێشتم ماڵت ئاوا و یادت بەخێر دەستە خۆش بێ بەڕاستی زۆر جوان بوو بە تەواوی تعبیر لە ژیانی خۆتەکە هەر سەرکەوتوبی بابینە سەر کارەکانت بەگشتی لە ساڵی چەند پەیوەندیت بە کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستانەوە کرد ساڵی 72 کاک فەریدون عەبدولقادر ئەو کاتە هاتووە کەرکووک بۆ ئەوەی ڕێخستنەکانی کۆمەڵە لێرە دروست بکا و خەڵک ڕاکێشێ بەرەو کۆمەڵە بە حکومی هەندێ ئیش و کار ئەو قەنەمسڕی محافظ بوو لەگەڵ باوکم ببوونە ڕەفیق ئیتر وای هات باوکم یەک دوو جارێ بۆ ماڵەوە داعوەتی کردو ئەشتانە کە هاتبوو یەکەم جار بینی بووی هەندێک کتێب دانراوە وتبووی ئەم کتێبان هیچێ باوکشم وتبووی ئەوە گەراوێژە بە بەردەوام حەزی لە کتێب خوێندنەوەی ئەوشتانە توێتوانم بانیەکەی تۆ قسەی لەگەڵکەم باوکم بانگمی کرد ڕۆشتم دانیشتم لەگەڵیا وتی ئەم کتێبانە خوێنیتەوتم بەڵێ وتی یعنی ئیستیعابەکە توایە توانم مناقەشەی بکەین وتم بەڵێ هەستا خۆی هەندێک کتێبی بۆم هێنا کتێبی بۆم هێنا کتێبەکان ئەم خوێندەوە لە دوایە دانیشت لەگەڵم مناقەشەیەکەی بۆ بزانێ تا چ ڕادێک ئیستیعابم کردو چی سوودێکم لێ وەرگرتووە ئەو شتانە تەنانەت ڕۆژێکیان دەفتەرێکیش دانرابوو
وتی ئەم دەفتەرە چییە؟ وتمەوە هەر ڕستەیەک لە کتێبەکە کە بە دڵمە بێ بۆ ئەوی خۆم تەقویە بکەم گرنگە خۆی خۆم بەقوت بکەم ئەو ڕستە لە لای خۆم ئەنووسم بۆی لە شتێکی ترا بتوانم بەکاری بێنم. ئیتر زۆری پێخۆش بوو کە ئەو ڕێگایشم بەکارێنەوە. ئەنجا لەوەوە باسی کۆمەڵی بۆم کرد. ساڵی 72 بوو لە کەرکووک من یەکەم ژن بوومە بەڵێ کۆمەڵم پەیوەندیم کردو بە کۆمەڵی ڕێنزەرانی کوردستان. زۆر باش هەروەکو خۆت باس کرد لە ساڵ 1972 یەکەم ژن بوویتە لە شاری کەرکووک پەیوەندیت بە کۆمەڵی ڕێنزەرانی کوردستانەوە کردووە. کاتێک کە ئابیستیتەوە تاوەکو ئێستاش لە مێژووە ناوت ئەوترێتەوە کە یەکەم خانم بوویتە پەیوەندیت بە لەو کاتێ لەو سەردەمە لە سەردەمی بڵێن توانای بڵێن دابوونەریتێکی دەقبەستومان هەبووە. ئەمە چه هەستێکە بۆ تۆ کە بەردەوام ئەوە ئەوترێتەوە؟ لە ڕاستیە هەستێکی زۆر خۆشە. هەستەکە ئەوەیە تۆ خەباتێک کراوە کاروانێک ئەم خەباتەی کردووە کاروانێک هەستاوە بۆ خەباتی ڕزگاری ملەتی کورد. من یەکێکم لەو کاروانە کە لەگەڵ ئەو برادرانەی ترمە هەوڵم داوە. بەتەکیید جێی فەخر و شانازیە یعنی شانازیەکەم کە من لە ڕێخستنەکانی کۆمەڵە بوومە و شانازیەکەم کە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانیەوە بەم شتانەی کە باست کرد گەیشتومە و ئیشم تای کردو. زۆر باشە بەگشتی کار و چالاکیەکانتان لە کۆمەڵی ڕێزدەرانی کوردستان لەو سەردەمە چۆن بوو؟ ڕاستی یعنی ئەو کاتەوەکو ئێستانە بۆ ئێستا سەحەکە فراوانە ترسنیە خەڵک ئازادە چیەکە چیناکە بەڵام ئەو کاتە ئێمە ژیانمان مەترسی زۆر لەسەر بوو. مثلەن ئەو بڵاوکراوانەی کە لەسەرەوە ئاهات بۆ ئێمە ئاهات یەکەم جا ئاهات بۆ شەهید شێرزاد مەکتەبەکانمان جیا بوو ئەو لە شۆڕش بوو من لە ناو چەمچەماڵ بووم. ئەو بڵاوکراوانی ئێهێنا بۆ من ئەو بڵاوکرانە بووە لە جانما بشارمەوە بۆی بتوانم بگەینمە ناو کەرکووک. يعني طبعا ئەو بەتەکید ڕێگایەکی مەترسیە و ئەوەیە ئەهاتین زۆر بیکات لە سەیتەرەکان کە ئەوەستاین دایما ئەمنەکان وەرەقەیەکیان پێ بوو قائیمەیەک ناو ئەو شتانە زۆر جار یعنی تۆ ئەترسی ناوت لە قائیمەکە بێ ئەترسی ئێستا لەحزەیەکی تر بتبن بەڵام خۆشبەختانە زۆربەی کاتەکان هیچ نەبوو ئەلحەمدوللا ئەو بڵاوکراوانە ئاهات ئەمانگەیانە کەرکووک لە کەرکووکەوە کوڕە گەورەکەم ڕەنجدەر زۆر بچووک بوو مەلۆتکە ناو مەلۆتکە بوو ئینجا خۆمە گۆڕی هەمە ڕازانەوە چۆن خەڵکەڕوا بۆ شایەک بۆ میوانیەک ئەوشتانە هەموو ئەو بڵاوکرانە لە ناو مەلۆتکەکەی ڕەنجدەرا بوو یان ڕەنجدەرش بەشدار بوو لە ڕێخستنەکان لەگەڵما ئینجا ئەمە پرد بۆ شوێنەکانی تر ئەمانگەیان یان مامۆستا ڕەوف یادیان بەخێر ئەو سێ شەهید بوون مامۆستا قادر مامۆستا شێرزاد مامۆستا ڕەوف مامۆستا ڕەوف لە مەکتەبێکا بووین پێکەوە داوامەکانمان عاکس بوو ئەو لە کوڕانەکە بوو من لە کچانەکە بووم ئەگەر بڵاو کراوە هات ڕۆیشتم بۆ ژوورەکەی لە دەرگاکەمەدا هەموو ئەو لە کاتی دەرسایە ئەموت مامۆستا ڕەوف شتتان بۆ هاتووە ئەیوت مەسەن گۆشتی باشمان بۆ هاتووە کوبەی باشمان ئەتر من تێگەیشتم کە مەجای هەیە ئێوارە ئەتوانین ئێمە بیبین ئەگەر بیوتایەنە ئەوە تر تێگەیشتم شتێک هەیە و نایە بەو ڕێگای قسەکردنیشتان نهێنی زمانی قسەکردنەکەش نهێنی بوو ئیتر ئێوارە ئەو شتانە ئەگەیان بە ماڵەوان لەگەڵ ئەوەشا کۆبوونەوەمانە کردێ لە ناو کەرکووکە ئەو کاتە ڕێخستنەکان چەند کەسێکی زۆر کەم یەکتریان ئەناسی هۆکارەکە ئەو بوون نەوەکو خوانە خواستە کەشف ببن بۆی ئەگەر زۆر بن زۆرترین کەسی تیاچێ ئەگەر کەم من ژمارەیەکی کەم ڕەنگە تووشی ئەو شتانە ببێ زیاتر لە چ کۆبوونەوەکانتان ئەنجامەدا هەر لە ماڵەکان بڵێن لە ماڵی دۆست و برادر و ئەوانەی کە لە ڕێخستنەکان بوون بەتەکید هەندێک جار ئەچوونە ماڵ کاک عەلی بچکۆل یەک دنیا ڕێزم بۆ هەیە ئەوە ڕەفیقی ڕێخستنمە کاک عەلی بچکۆل ئەچوونە ئیمام قاسم ماڵێن ئیمام قاسم بۆ ڕۆشتم بۆ هەندێک جار طبعاً ڕەفیقەکانی ڕێخستنم کاک سیروان تاڵەبانی و کاک ئازاد هەورامی و ئەچوون ماڵێک هەبوو لە ئیسکان بوو ئەوەی کە دێتە بیرم ڕەنگە شکلی ینی ماڵەکە بزانم لەکوێیە ناوی کاک ئیسکەندەر بوو هەندێک جارە چوین لە ماڵ ئەوان کۆبوونەوەمانەکە تر بەم شێوەیە بوو بڵاو کراوەکانمان ئەهێنا کۆبوونەوەکانمانە کرد ئەو شتانە بوو. زۆر باشە کۆمەڵە وێنەیەکمان ئامادەیە لەسەر ژیانی تۆ بڵێن کۆم کردوێتەوە پێم خۆشە قسەی لەسەر بکەم ئەگەر هاوکارم بن یەکێک وێنەکان ئەمە وێنەیەکی تۆ بەجلی کوردی ڕەسەنەوە لەم وێنەیە ئەوە بینین کۆڵنەدان نمونەی خانمێکی بوێر نمونەی ئەو پەڕی کوردایەتی ئەم وێنەیە لە چی سەردەمێکە لە ساڵی چەنە ئەگەر بیرت بێتەوە
ئەم وێنەیە ساڵی 82 گیراوە ستۆدیۆ فەزلی لەژێر مەحاکم بوو لەوێ گیراوە لەگەڵ شەهید شێرزاد ڕۆیشتین ئەو سەر و بەستەش درەخشانخانی دشم لەگەڵم هاتبوو ئەو بەستێتەوە بۆم ئەمە دوو ڕسمەیەکی چەند لەگەڵ شەهید شێرزادە و ئەوی تریان ئەمەیە کە وێنەکەمان گرت دێتە بیرم عادەتەن ویستم ناو ئستۆدیۆکە تەمان لەوێ جلەکەم لەبەرکرا و جلە کوردیە ناو ئستۆدیۆکە ویستم خۆم بگۆڕم و جلەکان خۆم لەبەرکەم شەهید شێرزاد قبولی نەکرد وتی جلەکان دامەکەنە بۆ ئەوی بڕۆنە بۆ ماڵ باوکم بتبینێ ئیتر تەکسێکمان کرد هاتینەوە بۆ ئیسکان ڕۆیشتمان مامەم لە ماڵ بوو ترکە بینیمی بەو زۆر دڵخۆش بوو تێگەر من بم لە جاتی تو هیچ جلێتر لەبەر ناکەم لەوە زیاتر تەنیا جلێ کوردی ماشەڵڵا زۆر لێت هاتووە سپاسەکەم سەلامەت بچینە سەر وێنەی دواتر ئەمەیکە لە تەنیشتا بڵین کێیە ئەوە شاعری حەمەی کاکەڕەش حەمەی کاکەڕەش بەڵێ ئەوەی کە شارەکەی بۆم نەسیب و خوێنتەوە ساڵەکەیت بیر دێتەوە ناوەڵا بیرم ساڵەکەیت بیر نییە زۆر باشە وێنەی دواتر وێنەی دواتر ئەمە کامیان تویت ئەمە شتی باشت کۆ کردوێتەوە لەکوێمانێتێنەوە ئەمە لە پەیمانگای مامۆستایان بووم لە هەولێر ئەوە لە کات بەردەم پەیمانگاکەیە لە ڕاستەوە ڕەفیقێکمە و ئێستاش هەر ڕەفیقین دەسوی دەژێ بەڵام حالێن لە کوردستانە کافیە جەبار خەڵک شۆرجەیە ئەوی تر ناهیدە ئیبراهیم خەڵکی ئیسکانە سێم خۆمم چوارم کاک عەدنانە خەڵکی کفری بوو ئەمە کاتی پەیمانگای مامۆستایانە زۆر باشە وێنەی دواتر ئەمە کامیان تۆی ئەمەیان کە فرچەکەی بەدەسەوەیە لە بەردەم لەو حەکا ئەو دوانەی کە لەم لەولەولا وەستاون ناوەی تر منم کێ وێنەکەی کێشاوە خۆم خۆت کاتە وێنە کێشێکی باشی وێنە کێش بوومەوە بەشداری مەعارەزشم کردو وێنەکانشم فرۆشراوە دواتر داواکارێک لێکم کە وێنەیەکی من بکێشیت ئەگەر توانە هەبێت ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەو وێنەی تر ئەمە وێنەی تازەیە ئەمە سەفەرێکمان کرد بۆ ئێرلەندا ئەمە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕۆیشتین 8 کەس بووین 6 پیا و 2 ژن ئەوە کە لە خوارەوە دانیشتووە پیاوەکە ناوەی تەنیشتی سویتلەنخانە ئەندامی ئەنجومەن بوو ئەوەش وابزانم ئەوەی ناوڕاست ژنەکە ئەوەی تەنیشت منەوە بزانم وەزیر بوو شتێکی وا بوو ئەمە مؤتەمەرێک بوو چوین بۆ ئێرلەندا مؤتەمەر لەسەر ئەو شوێنانەی ئەو شارانەی کە چەندنەتەوەیەک تیاژێ وەکو کەرکووک مەسەن خۆمان چۆن کورد و عەرەب و تورکمان پێکەوەیە لەوێش ئەوان چەندنەتەوەیەک بوونە پێکەوە دواتر شەڕ دووروز بووە لە بینیانە دواتر چۆن ئاشتیان هێناوەتەکایەوە چۆن توانیانە پێکەوە ژیان بکەن لەو شارانە ئێمە ئەو مؤتەمەرە لەسەر ئەو بوو بۆ ئەوەی ڕۆشت بووین دەستە خۆش بێ بابینە سەر ئەوەی کە ماوەیەک ئەندامی سکرتاریەتی یەکێتی ژنان بوو تۆ لە هەمان کاتا لە سەرتا دروستبوونی هێزی پێشمەرگەی ژنانە تۆ لە سەرتای دروستبوونیەوە لەگەڵیان بوویتەوە وەکو ئەندام دەست بەکار بوویتە لەو سەردەمەدا دەور و کاریگەریتان چی بوو لەسەر ژنانی دیکە و چۆن توانیتان کەوا چیان بۆ بکەن توانیتان چیان بۆ بکەن خۆی یەکێتی ژنان لە شاخ دروست بووە دەستەی دامەزرێنەر ئەوانەی ئەو ناوانی کە لە یادم بێ بەڕێزان هێرۆخان لەگەڵ خاتوو کافێ سلەیمان کە سکرتێری یەکێتی ژنانە ئێستا لەگەڵ بەڕێز بەخشان حەفید کە وەکیل وەزیر بۆ ئێستا تەقاعودە ئەمانە لەوێ لە شاخ دروستیان کردەوە لەگەڵ چەند ژنێتر بەڕاستی ئەوانم داوای لە بردنەکەم کە ناوەکانیانم لە یادیە دواتر کە هاتنەوە شار و دوای پرۆسەی ئازادی هەڵبژاردنێک کرا من بووم بە ئەندامی سکرتاریەت ئێمە ئەو زەمانە یعنی دابوونەریتەکە منە مسەیتر بوو بە تایبەتی ئێمە سکرتارێتەکەمان لە هەولێر بوو زۆر زەحمەت بوو تا بتوانین ژن لە ماڵ بێنینە دەربە مافەکانی ئاشنایکەین بڵین وەرە لە یەکێتی ژنان ئیش بکە ئەوشتانە وەختێکی زۆری کێشە هەتا توانیمان خەڵک لە دەور یەکێتی ژنان کۆ بکەینەوە باش ئەم نەریتە ڕێگر نەبوو وەک خۆتەڵی زۆر ئەو سەردەمە سەخت بوو بۆ ئێوەی ژن بۆ ئێمەش سەخت بوو کە ئەڕۆیشتین زۆر بەی کات مەسەلەن ئەڕۆیشتین ئیستیجابەی نەبوو لەوانەیە قسە ینی ڕەدی فعلێکی ناخۆشیان هەبوو بێ بەڵام هەش بوو ئیستیجابەی هەبوو توانیمان کۆمەڵە ژن لە دەور یەکێتی ژنان کۆ بکەینەوە اینجا هەستاین لقەکانمان دروست کرد لە هەموو شوێنێک لقە بوو لە لای خۆشمان ئێمە لیجانمان هەبوو ئەم لیجانە سەردانی لقەکانیان ئەکرد ئیتر دەورەمان بۆیان ئەکردەوە هەندێک کاری دەستی بەدایبەتی لە گەرمیان زۆر ئەوشتانەمان کرد کاری دەستی ئیتر وردە یەکێتی ژنان پەرێسەن و
وەکو ئێستا بووە بەڵام دوای شەڕی ناوخۆ کە گەڕاینەوە یەکێتی بڕیاریدا هێزێکی پێشمەرگەی ژنان دروست بکە ئەو من کاتە ئەندامی هەر سکرتاریەت بووم من کەرام بەسەرپەرشتی ئەو هێزە ئیتر ئەو هێزە ئێستا هەندێکیان ماون و زۆرشم پێخۆش هەندێکیان پلەی بەرزیانە عەقیدن و عەمیدن و ئەو لەو پلەیان تەنانەت جارێکیان ئەمریکیەکان لێرە لە قاعدە ژنە ئەمریکیەکان لە ڕۆژی ژنانی ئەمریکیە حەفلەیەکیان هین کرد ئەو ژنانەی سلێمانیان داوا کردبوو هێزی پێشمەرگە هاتبوون کە بینیان هێزی پێشمەرگەکان زیاتر لە دەور من کۆبوونەتەوە و ئەو شتانە تعجوبیان ما ئەوان پرسیاریان کرد بۆ یعنی لەگەڵ ژنەکان تر مەرحەبایان هەیە بەڵام بۆ لەگەڵ تووە ڕسمیان کرد ئەو شتانە تر پیانم وتم من مەسئولیان بوومە کە کاتی ئەم هێزە دامەزراوە ئێستا من لە ئەنجومەنی پارێزگای ئیشەکەم لەگەڵ ئەوانە تۆزیە دوورکەوتومەتەوە زۆر باشە ماوەیەک لێ پرسراوی ڕێکخراوی هەتاو بۆ گەرمیان بوویتە کە لەو سەردەمەیە ئەو ڕێکخراوە خزمەتی بە کەسوکاری ئەنفال کراوان کردووە ئێوە بە پێی پێویستوانیتان کەەوە خزمەتی کەسوکاری ئەنفال بکەن لەو کاتێک کە تۆ لێ پرسراو بوویت ئەو کاتە زمانی ڕاستیکەی کۆمەڵێک هینابوون خەڵکی کەرکووکن لە ئیتالیا خوێندنیان تەواو کردووە لەوانە دکتۆر عێسام لەوانە کاک سیروان لەوانە کاک ئازاد ئەمانە هەوڵیاندا عیلاقەیەک دروست بکەن لە بینی کۆمەڵێک خێزانی ئیتالی تەبەنی مناڵی ئەنفال بکەن ئیتر هاتن لێرە اختیارەکە کەوتە سەر من کە من لێپرسراوی ئەو ڕێکخراوە بووم ئەمانە یارمەتیان ئەنارد بۆ مناڵ ئەنفال ئەم یارمەتیانە جاری وا بوو دیاریشیان ئەنارد یعنی جلوبەرگ و شتانە منش لەگەڵیان دانیشتم هەموو جار ئەوان بە جەماعەتی خۆمان بڵین مناڵ ئەنفالەکان بە کەسوکاریان داوامە کرد نامەیەکیان بە کوردی بنووسن هەندێشتی کوردەواری مەسەرەن هاوری مێخەک ئەمانە بەرامبەر بەوەی کە ئەوان نارد ئێمەش ئەمان نارد بۆوان ئەوانش دەستیان کرد بە نامە ناردن مامۆستایەک لە زانکۆی هەولێر ببوورە ناوەکەی بیرم نیە ئێستا هەستا تەرجمەی نامەکانی کردی نامێڵکەیەکی بچوو بۆمان تەرجمەی نامەکانی لە ئیتالیەوە کرد بۆ کوردەکە و کوردەکەش بۆ ئیتالی هەندێکمان ناردەوە بۆیان بۆ ئەوێ بۆ ئیتالیا ئەنجا ئەم یارمەتیانە کە ئەهات ئەو کاتە لە ڕێگەی ئەگەیشتە دەستی مامۆستا جەلال جەوهەر ئەو کاتە ئەوش ئەندام پەرلەمان بوو لەگەڵما تر دواتر هەندێک کوڕماندانا بۆ ئەچوون پارەکانیان لە هێنا گۆڕێەوە بازار دۆلارەکە ئەم پارانە ئەبرا بۆ ئەو شوێنانەی مەسەرن کە ئەنفالەکان لە سمودا هەندێک بڕێز لە سلێمانی لە بنەسڵاوە دارەت و ئەم شوێنانە ئەو شانانەی کەلفا لێ بوو ئەم پارانە ئەگەیشت کە ئەم پاران ئەگەیشتە دەستیان من سێوە ڕقم تەبع کردبوو ئەڕۆیشتم مەسەرەن ماڵێک 1000 دیناری وەرگرتووە ئەوە ئەو ژنە لە سێ جێگا بۆ من تەوقع بکە یەکێکم ئەدا بەخۆی ئەموت ئەمە لای خۆ تەڵگرە ئەگەر بێم ئەم جارە وەرەقەت پێ نەبێ پارەکەت نادەمێ بۆ احتیفازی بکە خۆ من ناتوانم نەیدەمێ وەرەقەیەکی لە لای خۆم ئەما بۆ مزداقەتی خۆم نسخەیەکیش لە وەرەقانە ساڵی جاری ئەم ناردەوە بۆ ڕێکخراوەکە بۆ ئیتالیا ئەڕۆیشتە بۆی یعنی دڵنیا بن ئەم پاران تەسویری شەکرا ئەو کاتە وەکو ئێستانە بوو کامیرە و شت ئەبێ هەموو جارێ چوین لە ئستۆدیۆکان کامیرەمان بەکریەگرت بۆی تەسویریان بکەم و ئەو تەسویرش بلێرمە بۆیان دواتر وای لێ هات ئیتر ڕێکخراوێت ترشیان کردەوە ئەوش هەر مەسئولیتەکاندا بە من ئەنجا هەستاین دەورەمان کردەوە بۆ ئەو مناڵانە دەورەی نەجاری فەرشچنین خەیاتی فێرکردنی کۆمپیوتەر تەنانەت ئەو کۆمپیوتەر ئەو کاتە ئەوەنە کەم بوو خەڵک هەمووی نەیبوو مامۆستاکانی کە لەو بڵێن خوێندنگایانە بوون ئەوانشمان دەورەمان بۆ ئەوان شەکردەوە ئەوان فێر ئەو هینە ببن ئیتر توانیم ئەم بەمە خزمەت بگەینین هەبوو لەوانە خەڵکێک پێگەیشت مەسەرەن توانی لە دەورەی نەجارێکە ببێ بە نەجار و خۆی دوکانێت دابنێ هەبوو خەلفەیەک هەبووش بوو وازی هێنا ینی ئیسفادێکی لە دەورەکە بەڵام بەردەوام نەبوو زۆر باشە بابینە سەر پەیوەندی خێزانیت لە ساڵی چەند لەگەڵ هاوسەری نەمرت شەی شێرزاد جەباری هاوسەرگیریتان کرد و چەندێک پێکەوە بوون و لە ئێستا خاوەنی چەند منداڵی ساڵی 74 طبعا ئێمە خزبیەکین طبعا کاتی خۆی باپیرەم نەخۆش بووە ڕەحمەتی شێرزاد لەگەڵ باو حوسێنم لەگەڵ شێخ فەرهاد و شێخ قوبادی شوبراکانم هاتوونە سەریان لە باپیرەم داوە من جلێ کوردیم لەبەر بووە طبعا شەید شێرزاد وەصفی جلەکەشمی ئەکرد کە چی جلێک بووە چۆن بووە ئەو کاتێک کە هاتوونە من بەس بە خەراتینانم کردەوە کتێبێکم بەدەستەوە بۆ ڕۆشتومە ئەو لە مفەکەرەکە ماوە لە بین قەوسێکە بە قەڵەمی جوافسی سوور نووسێتی ئەمڕۆ ئەو جوانم بینی ئیتر لەوە بڕیاری داوە
کە ئەمە بیاڵێ لە مێشکی خۆیە دواتری تر کە قسەی لەگەڵ کراوە وەختی ژن هێنان هاتەوەشتانە خۆی بۆ بایجێڕایەوە کە وتیانە کچی فلان هەت چاوەڕێی بۆ هەتا هاتووەتە سەر ماڵ باوکم وتیانە کچی سەید جەباریش کچی چی هەیە وتێتی یا ئەوە یا کەسی تر باس ژنم لەگەڵانەکە هێنەکە ئەوە بوو بە علاقەی خزمایەتی ماوەی نزیکەی 13 ساڵ پێکەوە بووین تر ئەو گیرا ساڵێک لە ئەبوغرێب بوو دوای شەهید کرا دوو کوڕم هەیە بە ناوی ڕەنجدەر و سەنگەر باشان ناوەکانیان ڕەنجدەر و سەنگەر هیچ بۆ مەبەستێک ناونراون هیچ مەبەستێکی لە پشتەوەیە بەتەکید مەبەستی سیاسی لە پشتەوەی هەموو ژیانمان سیاست بووە ڕەنجدەر بە ناوی کۆمەڵی ڕەنجدەرانەوە ناونراوە ئەوەی سەنگەر دوو مەغزا ئەگرێتەوە یەک ئێمە هەردووکمان لە یەک سەنگەرە ئیشمان کردووە سەنگەر یەکێتی نیشتمانی کوردستان بووە ڕێخستنەکان دووەم سەنگەر ئەو شوێنە پیرۆزەیە کە پێشمەرگە شەڕیتیایی کردووە زۆر ڕاستان باشە لەو سەردەمەیە خۆت و هەسەرگەت پێکەوە کاری ڕێخستنتان کردووە لامان کاتا پەیوەندی خێزانیتان منداڵتان هەبووە ئەمە کارێکی قورس نەبوو بۆ ئێوە چۆن توانیتان بەسەر ئەو یعنی ئیدارەی هەردوو لابدەن هەم کاری ڕێخستنەکان بکەن بەنهێنی هەم لە هەمان کاتا ئیدارەی خێزانی خۆتان بدەن سەرڕای ئەوەش ئێمە هەردووکمان لە چەمچەماڵ بووین یعنی ڕۆژانە ئەوە نەبوو ناو کەرکووک تۆ مەکتەبەکەت نزیکەوە ڕۆی ئەو کاتش وەسائلی نەقل یعنی سیارەکان بەم سورعەتەی ئێستان نەبوون یعنی تۆ وایە هیچ نەبێ سەعات و نیوێک زیاترت بۆ ڕێگاکە لێرە بۆ چەمچەماڵ تەرخام کردبایە ئێمە هەردووکمانە ڕۆشتینە چەمچەما بتەکید یعنی ژیانێکی زەحمەت بوو بە تایبەتی کە مناڵمان هەبوو ئەو کاتە زیاتر بەس کوڕە گەورەکەم هەبوو گەورەکەم خوشکێکم هەبوو نزیک بوو ماڵی لێم ناوی لەیلەیە لەیلە ئەوی بۆم بەخێو کرد گەورەکە یعنی ئەو وەختی کە ئێمە لە دەوامە بووین داوامەکانمان عکس بوو هەتا من ئەڕۆیشتمە گەیشتمە چەمچەماڵ ئەو لە چەمچەماڵ ئەگەیشتەوە کەرکووک ئەو فترەیە لە لای خوشکەکەمە بوو ئەو ئەهاتەوە ئەیبردەوە بۆ ماڵ لەگەڵ خۆیە بەختەوەری و قەناعەتکردن بە یەکتر واکەکەوە بەسەر هەموو ناڕەحەتیەکانان بێزگەلەوە ئەو کاتە ئینسان ئەو وەنە زەبر و زەنگەکەی حکومت زۆر بوو بە ورەیەکی زۆرەوە تو ئەو ئیشەمان ئەکرد جۆمان لەوە نەبوو مخاتەرەیە جۆمان لەوە نەبوو ئەگیرێن جۆمان لەوە نەبوو خەمی خەڵکەوە بوو کە ئازادی بەدەست ئازادی بەدەست بێنێ و ئازادی کەش بیرمان لەوە ناکردەوە ڕۆژێ لە ڕۆژان کە کوردستان ئازاد بێ ئێمە پلە و پۆست وەرگری مهم کوردستان ئازاد بێ مهم نییە شتێکی تر لەلام بەڕۆح ئامادەبوونەکە لە پێناوخاکی کوردستان لە بێناو بەدەستێنانی ئازادیە ئەکید یعنی تۆ کە ئەو ڕێگایە مەترسیاگریتە بەر ئامادەی ڕۆح خۆشت دابنی لەو پێناوە بێگومان لە ساڵی 1986 هاوسەرگەت لە کاری ڕێخستنەکانە ئاشکرا بووە لەلایەن ڕژێمی فاشیستەوە گواستراوەتەوە بۆ بڵێن ئەمنی کەرکووک ئەمە چۆن بووە چیرۆکیەوەمان بۆ باس بکەی ئەو ساڵەیان مامۆستایان ئەبران بۆ تەدریبی سەیفی ئەمانش کۆمەڵی مامۆستا بوون برابوون بۆ تەدریب سەیفی لە دبس بوون لە دبس تەدریبیان پیانە کرد دیار بوو ئەم کەشەف بوو یعنی نەک خۆی ئەو سیانە هەرسێکیان کەشەف بوون مامۆستا شێژات مامۆستا قادر مامۆستا ڕەوف کەشەف بوون من لە ماڵ شێخوبات شوبران بووم هاتمەوە بۆ ماڵ خۆمان سێرم کرد شێخ کامەران شوبرام هاتووتی هنا مامۆستا قادری گیراوتم چۆن وتی بە مامۆستا قادر لە ماڵ ببوو ڕۆژە مامۆستا قادری گیرابووتی هین هاتووە کاک ئاراز هەبوو یادی بەخێر شەهید بووە برای ڕەفیقێکمان بوو ئەو هاتبوو بۆ ماڵ وتبووی ئەو گیرا ئەو دراوسی ماڵ مامۆستا قادر بوو وتبووی ئەوە فریا مامۆستا شێرزاد بکەون والحاصل حتا ماڵەوە ئەوە بوون بکەوتنە ڕێگا و بڕۆن بگەنە دبس و پێی بڵێن ئەو شتا ڕوویداوە ئەو لەوێ بانکرا بوو بۆ تەوجیه سیاسی لە سەماعەکە بانکرا بوو ئەوش ڕۆشتە بوو مامۆستایەک هەیە زۆر ڕێزم بۆی هەیە لێرە من زۆر قەرزاری ئەو برادەریم ناوی مامۆستا سەعید قارەمانە هیوای خۆشی بۆ خوازم ئەو کاتە لەگەڵی ئەڕوا لەگەڵی ئەلێ دێم لەگەڵ تا ئەڕۆنە بەردەم ژووری تەوجیهی سیاسی ئەم دانشیە ئەوە بە نەژوورەوە هەر چاوەڕێکە تەمانە ئەمەم قسەی مامۆستا سەعید دەباسیەکەم وتی پێم وت لە دڵخۆم وتم سێرکە شێخ ڕۆیشتە ژوورەوە شێخایەتی خۆی هین کرد و منی لەبیر چووم لە دەرەوە دانیشتمە وتی پاش تۆزێک ئەوەی لە دەرگاکە وەستاوتم کاکە ئەو برادەری من چی لێ هات وتی ئەم ژوورە دوو دەرگای هەیە لەم دەرگاوە ڕۆیشت لەوەی ترەوە بردیان ئەوە ئاخر جار بوو کە بردوبیان بۆ ئەمن لە ئەمن پاش ماوەیە کە تەحقیقەکە تەواو بوو ئێمە ڕۆشتمان سەرمان لێدا من لەگەڵ باو حوسێنم خەزورم لەگەڵ هەردوو مناڵەکەم کە ڕۆیشتین ئێمەیان دانا وتیان پێمان ئێوە دانیشتین ئێمە دانیشتین ئەوانیان هێنا
ئەوان هێنا هەردوو دەسی تەوان کە لە بچە بوو کە هات لە تەنیشتمان دانیشت ببوورە کە گەڕانتمە بۆ ڕۆژە ناخۆشانە و ڕۆژە ناڕەحەتیانە بەڵام مەبەستمانە کە بینەرەکانمان ئاشنا بکەین بەوەی کە خەتوگەلاوێش کێیە چۆن توانیوەتی ئەو ڕێگە سەختانە و قۆناغانەی ژیانی ببڕێ ئەو ئەزمونە پیا بکە و بێت بەم گەلاوێش جەبارەی کە ئێستا هەیە لە ڕێگەی چیەوە بووە ببوورەیتر مناڵەکانی بینی ینی دەستی ئەوها کرد بە ملیان کە لە بچەکە بم بورە ئیتر تا ماوەیەکی زۆر مناڵەکانم دای من ڕسمی پیا هیچیانە کرد کە لە بچێکی لە دەسە بەداخەوە ئیتر وەلحاصل لێەوە نەقلیان کرد بۆ بەغاش چەند جارێک ڕۆشتمان بینیمان ئیتر دوای ئەوە بۆ ئەبوو غڕێ بردیان لەوێ شەید کرا بە تۆزێک لەو ناڕەحەتیانە دوورت خەمەوە کۆمەڵێک وێنەی دیکەمان ئامادەیەکە سەبارەت بە ڕێککاری ڕێخستنەکان و مێژووی ژیانی خێزانی خۆتان ئەمە وێنەیە کارۆکە خۆت ئاماژت پێکرد کە هەر بە هەمان جلوبەرگی کوردی و لەگەڵ هاوسەرەکە تاگیرەوە ئەم وێنەیە تاوکو ئێستا کەماوەتەوە چییە بۆ تۆ چی یادگاریەکە ئەمە گەورەش کراوەتەوە لە ژوور نووسنەکەم لە ژوور سرم دانراوە یادگارێکی خۆشە ئیتر کەسێک بووە لە ژیانم و قەتش لە بیرم ناچێت ئەو بۆ خۆی پەیامێکە پەیامی وەفایە کە بتەوانە بۆ هەمومان وێنەی دواتر ئەمە لە کاتی بڵین کۆنفرانسی کۆمەڵی ڕەنزدەرانە هاوسەرەکەت کام لەمانەیە ئەوانەی کە دەموچاوێن پێچراوە دووەم دانە ئەمە کۆنفرانسی کۆمەڵی ڕەنزدەرانە لە شاخ کراوە ئەم قیناعیان بۆیە کردووە بۆ ئەوەی ئەمان لە ڕێخستنەکان لە ناو شارە ڕۆشنە بۆی نەناسرێنەوە ئاشکرانە بن لەبەرەوە زۆر باشە وێنەی دواتر ئەمە دەستڕێکە چندراوە لە هەمان کاتە ناوی تۆ و ناوی خالی خۆش بوو شەی شێرزادیشی لەسەر لە هەمان کاتە ناوی هەردوو کوڕەکەت سەنگەر و ڕەنزدەر و لە چوارچێوەی دەسڕەکەیە حرفی لەسرە ئەگە چیرۆکی ئەم دەسڕەمان بۆ باس بکەیت ئەمە دوو دەسڕە یەک دەسڕێک نییە ئەمە لە ژووری ئەدامەوە چنیوێتی دوای شەیدکردنی خۆی کوڕێکی تورکمان لەوێ بووە ئەمەی داوە بەدەستی بە ئامانەت بیگەێنێتە دەستمان ئەمە گەیشتە دەست خەزورم ئەو هێنای ئەم دەسڕیان ئەو پیتانی کە لە سوچەکانە چوار پارچەی کوردستانە ناوی هەر چوارمانە ناوڕاستیش ئارمی کۆمەڵەیە کەم بژی و کەڵبژی ئەو ڕۆژەی کە شەهید کراوە ئەگەر ملاحەزەی دەسڕەکە بکەی ئەو وا بە سەریعی چنراوە ڕۆژی شەهیدکردنەکەی نەختیە پەتەکە لەوان زیاتر ڕاکێشراوە ئەمە یەکێکیانە خۆی چنیوێتی بەدەستی بەدەستی خۆی چنیوێتی زۆر باشە وێنەی تر ئەمە شێرزاد خۆیەتی وێنەی دواتر ئەمی شەر خۆیەتی ئەمە لە دەی مامۆستا بووە لەوێ بووە کۆتا وێنە کە پێم خۆشە نیشانی خۆتی بم چیرۆکی ئەم وێنەیەکی ئەمەش لەگەڵ دەسڕەکەی ترە ئەمە لە ژووری ئادامەوە هاتووە ئەمە نامەیەکە بۆ ڕەنزدەری نووسیوە ئەمیش هەر خۆی چنیوێتی ئەڵێ هاوڕێم ڕەنزدەر کۆڵنە دەری پەناسەنگەر ئەگەر من چۆم دڵگیر مەبە کاروان ئەڕوارانەوەستی دەست خۆش وێنەی کۆتاییمان هەبوو ببوورە نەمتوانی فریا نەکەوتم ئەگەر ئامادە بێت ئەمە وێنەی شانی ڕەخستنەکە بەڵێ ئەو کاتە ناوینی هەنی هەبوو هاوسەرەکەت بڵند لەسەرەوە گەر بەوازەحی دیار بێ ناوی بڵند لەسەر سەرەوەیە زۆر باشە ببوورە کەمەڵێک ڕۆژگاری تاڵم بیرتیانایە بەڵام هەروکوتمە بەسمانەکەەوە خەڵکی ئاشنا بن بە تواناکانی ئێوە خەباتی ئێوە و دەورتان لە ڕێخستنەکانە و بڕینی قۆناغە سەختەکانی ژیانتان زۆر باشە لە دوای هاوسەرەکەت بێگومان هەموو خانمێک لە دوای لە دەستدانی هاوسەری تووشی کۆمەڵێک ناڕەحەتیە بێ چۆن توانێت بەسەر هەموو ئەو ناڕەحەتیانە و لەو سەردەمەزاڵ بیت ئەو ناڕەحەتیانە بڕاتە بێ ئەوەی پێیتیان پڕ نەبێ نایزانێ یعنی چەند باسی بکەی بەرامبەرەکەت ڕەنگە تەعاتفی بۆتە بێ بەڵام لەو هەستت تێناگە بەتەئکید ڕۆژانێکی زۆر ناخۆش بوو تەسەوەر مەکەی تر من ناتوانم بژێم ناتوانم هیچ بکەم ناتوانم مناڵ بەخێوکەم زۆر سەخت بوو بە تایبەتی زۆر ڕەفیقی نزیکمان هەبوون
لێمان دوورکەوتنەوە تەسەور کە یان نەحەقیشیان نەبوو لەلایەکەوە ئەترسان چونکە مراقبەیەکی مستەمر لەسەر من هەبوو هاتوو چۆی چەمچەماڵمان کرد ڕۆژانە لەگەڵ من ئەهاتن بۆ چەمچەماڵ لای مەکتەبەکە وەستان و گەڕانەوە ئەمن طبعا باسەکەم یعنی تو نەتەتوانی نە ئەوان ئەنوێرە لەگەڵ من قسە بکەن نە منش ئەمیست کەسێک توش کێشە بکەم یعنی وەزعەکان بەڕاستی تا بڵی ناخۆش بوو من ئەو کاتە بچووکەکەم هێشتا پێی نەگرد بوو شیرە خۆرە بوو گەورەکەم ئەبرد هەموو ڕۆژێ لەگەڵ خۆمە بۆ دەوام هەموو ڕۆژێ ڕەنجدەرم لێرەوە لە کەرکووک ئەبرد بۆ چەمچەماڵ و ئەم هێناوە ئیتر سەرما بێ باران بێ بەفر بێ ئەم برد بچووکەکە لە ماڵی مامەی ئەمە لێرە شەواڵم قەرزاری زۆر بە سیرەخانم ئەو سەنگەری بۆم بەخێو کردووە تا ئیتر توانی بڵێن پێ بگرێ و بۆ خۆی ڕێ بکە ئەو شتانە لە ژیانما زۆر کەس یارمەتی میداوە قەت بیرم ناچێ من حەزەکەم هەر کەسی حەقی خۆی بدەم پێی ئیتر وەلحاصل ئەو ژیانە زۆر سەخت بووە بەڵام دواتر بیرم لێ کردەوە یەک قەرارێکمدا من ئەبێ هەسمەوە ئەبێ بەهێزمم ئەبێ بەتوانا بم ئەبێ ژیانی خۆم تەنها ئەم دوو مناڵە بێ و بەس بۆ ئەوان تەرخانێکم زۆر باشە یعنی خۆشە ئەو مراجعەکردنە یعنی ئینسان بۆ خۆی بیکا بە تایبەتی ژن یەک شتم بیر نەچێ زۆر گرنگە ژن لە ڕووی مادیەوە استیقلالی خۆی هەبێ چونکە من مامۆستا بووم معاشی خۆم هەبوو پێویستیم بە هیچ کەسێک نەبوو بۆیە دائیمەن تەشجیع ژن ئەەکەم ئەڵێم تۆ ئەبێ ئیش بکەی سبەی هزار لێ قەومان هەیە کە تۆ گیرفانی خۆتە بوو پارەی خۆتە بوو ناتوانانی یعنی پێویستیت بۆ کەسی تر نییە یعنی ئەتوانی استیقلالی مادی خۆت هەبێ بتوانی لە حاڵاتی وەکو حاڵاتی من یان هەر حاڵاتێکی تر کە هاوسەرەکەت لە دەست بدەیت جابیتەوە لێی نازانم چی تۆ ئەتوانی مناڵەکانت بەخێوکەی بەبێ ئەوەی کەس بتوانێت پێت بڵێ من شتێکت بۆکەم ئەوت بۆکەم زۆر باشە خات و گەلاوش کاتی بەرنامەکە بەرەو کۆتا ئاچێت پێم خۆشەوەکو خانمێکی بە ئەزمون کۆتا پەیامەت بۆ ئەو ژنانی کەەوە ئامانجێکیان لە پێشە یاخود بەردەوام ترسیان لە قسە و تانەی کۆمەلگایە پەیامەت چییە لەم ڕۆژەیە لەم بەرنامەیە؟ طبعا هەموو ژنێک مەفروزە ینی ئەگەر لە هەر بوارێک ئیش بکە خۆی تەکوین بکە یعنی من ئەم ڕۆژە هاتوومە گەیشتومەتە ئەم ڕۆژە ئەم پلانم بڕیوە بە خۆمەوە ماندوو بوومە تا توانیمە خۆم پێ بگەێنم بتوانم ئەم شتانە بکەم ئەبێ ژن پێش هەموو شتی ئەتیمادی بە کولی بکاتە سەر خۆی خەلفیەکی سەقافی بۆ خۆی دروست بکە بتوانێت لە ناو کۆمەلگا قسە بکە من یەک شیعارم هەیە تۆ ڕاست بڕۆ لە هیچ کەسێ مەترسە عەرەب ئەڵێ امشي عدل يحتار عدوك فيك يعني بەداخەوە ینی ئەمڕۆ ڕەنگە خەڵکێک بە ماندووبوون پێنەگا بە ڕێگای تر پێ بکە بڕوا بکە ئەو ڕێگانە زۆر کورتن زووتەوە بن بەڵام خۆت ڕنگدانەوەی ڕابردوویکی پاکە تۆ گەر بێباک بووی لە هەموو شتێکاتە خاوەن ڕابردوویکی زۆر پاکی دەستە خۆش بێ خات و گەلاوێژ لە کۆتای پرۆگرامە ئێمە تێنووسێکمان هەیە تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان بۆ بڵین وەکو مانەوەی یادەوەریەک باشە پێشنیارت سەبارەت بە بەرنامەکە پەیامی خۆت پێشنیارت سەبارەت بەوەی کە لەم پرۆگرامە ئەم پرۆگرامە چۆن بەڕێوەچوو لە هەمان کاتدا وەکو یادگاریەک ئەگەر شتێکی تیا بنووسیتەوە پەیامی خۆتی تیا بنووسیتەوە سوپاس دەکەین فەرموو من پێشەوە هیچ بنووسم دەستخۆشیت لێ یەکەم بەرنامەیەکی جوانە وەکو خۆت جوانە بەرنامەکە هیوای سەرکەوتنت بۆ خوازم زۆر ژن هەن سەربازی ونن ئەم بەسەرکردنەوە بۆ من زۆری گەیان ڕەنگە وەکو ناو خەڵک بزانێ بەڵام ڕەنگە وردەکارەکانی نەزانی بێ من داوای لێ بردنشەکەم زۆر شتتر ماوە زۆر شت بەڵام منم بەرنامانە حەقیەوە نادا حەقیش ئەو ژیانە سەختی تۆ کە تۆ بڕیوتە بەڵامی تر ئێمە کاتەکەمان ئەوەندەیە توانیمان هیچ نەبێ پەیامێکی تۆ بگەین یاخۆت ئەو ماندووبوونانەی تۆ یاخۆت بڕینی ئەو قۆناغە سەختانەی ژیانت بە بینەرەکانمان من جارێتتر سپاسی تۆکەم و سپاسی ئەو برادرانەکەم کە لە پشت کامێرەکەن و ماندویانمان کرد زۆر سپاس بەیەوە دەستە خۆش بێ.
بەڵێ خۆشەویستان لێراداهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پێشڕەوان کە خانمێکی بە ئەزمون بوو و کۆمەڵە چیرۆکی لە خەبات و تێکۆشانی خۆی لە ڕێخستنەکاندا باس کرد یاخود لە ژیانیدا باس کرد ومێ دەکەین لەمڕۆدا کەمێک لە ماندووبوونەکانی ئەم ژنە لە خەباتەکانی ئەم ژنەمان پێتان ئاشنا کردبێ تا بەسەرکردنەوەی خانمێکی دیکە و چوونە نێو ژیانی خانمێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.